هێڵی مۆر تەمەن 12 ساڵە بە چاوێکی پێنەگەیشتووە لەدایک بووە و هەر بۆیەش لە تەمەن 3 ساڵەییەوە چاوێکی دەستکردیان بۆ داناوە. من هەست بەبوونی ئەو چاوە دەستکردە ناکەم. دەڵێ چاوێکی سروشتیە. پێشتر چاوی دەستکرد لە شیشە دروست دەکران، بەڵام ئێستا ئەم چاوانە لە جۆرێک ئاکریلیکی سوکتر دروست دەکرێن تا کاتێکدا دەکەون نەشکێن و بەو شێوەی پێویستە لە قاڵب بدرێن. لە کاتی چاندنیان ئەم چاوانە بە شێوەیەکی تایبەت لە پشتی چاوەوە بە مایچەکانی چاو دەلکێندرێن. هەر بۆیە ئەم چاوە دەستکردە دەتوانێت بجۆڵێت و لەگەڵ چاوی سروشتی لێک جیا ناکرێتەوە. کاتێک قاڵبی چاڵایی چاوەکە دروستکرا پسپۆڕەکە ئیشی لەسەر دەکات و بە ئەهوەنی چاوە دەستکردەکە وەک چاوە سروشتەکە لێ دەکات. هەموو وردەکاریەکان بەدەست دەکێشرێت تا چاوە دەستکردەکە بە تەواوی وەک سروشتی بنوێنرێت. بۆ ئەوەی ئەم کەسانە بتوانن گیانێکی ئاساییان هەبێت و ئیش بدۆزنەوە ئەم دروستکردنە پێویستە. نەبوونی چاوێک ژیانیان دژوار دەکات و خۆیان لە کۆمەلگا دوور دەگرن. گیلێن کە لە ئوسترالیا کار دەکات دەڵێت 4 ساڵ خۆبارهێنانی گەرەکە تا بتوانیت چاوێکی ئاوا دروست بکەیت. هیچ کلاس و زانکۆیەکی تایبەتیش بۆ ئەمە نییە، بۆیە کەسانی وەکو ئەو زانیاری خۆیان دەگۆزنەوە بۆ ئەو کەسانی حەزیان لە فێربوونیەتی. گیلێن بەم زوانە کاری فێرکردنی کۆمەڵێک پسپۆر لە وڵاتانی ڕواندا و پاپوواگینێنە و نپاڵ دەست پێ دەکات. ئەم تەکنۆلۆژیە ئێشتا لە پێشکەوتندایە، بۆیە هەر ئێستاش دەکرێت هەندێک کارەکان لەسەر چاو دەستکردەکە بە شێوەی دیجیتاڵی پرینت بکرێت. بەڵام بۆ داهاتوویەکی کورتخایەن ئێشتا چاوی دەستکرد باشترین ڕێگاچارەیە.